یەکێکە لەو تەنورانەی کە مناڵەکانی ئەنفال لەو سەردەمە خۆیان تێ حەشارەدا. سەری پێشمەرگیانە بردەوە زۆر جار لە هەندێک خەڵک خیانەتی ئەکرد بەڕاستی لەو زروفە. ئەم دوکانتیە کە منیان بینی پیکیان لێرۆیەکیان لە پشتەوە باوشیان کردین بینی. ئەگەر بکوژرامایە مناڵەمە بۆی ڕزگار بکردێ. ئەبی ئەم خاکە پێشمەرگە نەبێ، ئەبێ ئەم خاکە بێ کەس نەبێ، بێ خاوەن نەبێ، هەتاکو دژمن بخێنە درۆوە. قوات خۆتن مستەفۆی لێرێ وەڵا ئۆربیژیت لێرێ دۆنەزێ ئۆربیژاک دۆنەزێت ساردۆچی وەڵا دوێ جێبەک شۆنە سووت. ئەمانە سەختترین ڕۆژگاری پێشمەرگایەتیان بینی. دەگەڕێنەوە بۆ گوندەکانی چوارشانە و تووکن و عەزیز قادر لە گەرمیان. لێرە ئەنفال تروسکاییەک هیوای بۆ ژیان نەهێشت بوو. هەر بۆیە لەو ڕۆژانەدا و مانەوە و بەرگریکردن لە قوڵای ئەنفالدا بڕیارێکی ئێجگار قورس بوو. هەر مەفرەزێک و لە شوێنە بە گوێرەی شارەزای ئەو کەسانەیە کەوا فەرماندەی مەفرەزە بوون، ئەندامانی مەفرەزە بوون، ئەیانتوانی خۆیان بشارن لەو شوێنانە دابش بوون بەسەر شوێنێک ئەو چەند مەفرەزیەکە. لە سەرەتاوە بەگشتی تقریباً تا دوای ئەوەی کە تەتەڵەکرا 81 کەس مابووە. لەم نزیکەمە کاک ئەحمەد حاجی ڕەشید، کاک عوسمان، شێخ کەریم، شەید جەوهەر کە لێو ناچار هێزەکانمان دەرکەوت ئەم هێزەی عملی ئەنفالە هێزەکانی حکوومەتی عێراقی ناکشێتەوە کە ناکشێتەوە لە قیادەوە بڕیارێک هات بەرەو سەرەوە بڕۆین. ئێمە لە بنەکە و عەزقاور و قەواڵی و تاگەیمانە عەلیان و کانوعبێت و سەرڕەش لە قولیجان لەوێ یەکمان کرد لەوێ هێزەکان کشانەوە. بەڵام ئەوەی کە من بینیم پیاوێکی زۆر بە معنەوەت بوو، زۆر ورە بەرز بوو، زۆر بەتوانا بوو، کاک عوسمانی حاجی محموود. تەماشامان کرد هەموو بەرەی کوردستانی هاتۆتە خوارەوە. بێ بەرەو خوار هێلیکۆپتەر بەو شەوە هێلیکۆپتەر لەسەرمان نازڵ بوو تەقەی لێمانە کرد. ماوەیەکی پێ نەچوو بە منیان وتیان تو قۆتەکەت بچۆ بۆ شێختەویل. برادران یەکێتی داوایان لێمان کردووە شێختەویل و بەکربایەف هێرشەکە سەختە لە سەریان، ئێمە بچین ماوەیەک لەوێ بین تاگەر ئاڵوگۆڕ جەبهەگە بکەین. لە ڕێگای شەید ئەحمەد بازۆکەوە کە ئەم هاوڕێ ئەحمەد نامەیەکی هێنا بۆ ئێمە دەڵێ هاوڕێیان بە پێی معلوماتمان تەمشیدی منتەقە دەکرێت کە تەمشید 72 ساعات جێش لە هەموو دێکە دەمێنێتەوە. بینیمان لە هەموو لایەک و جێشات تەمشید کریانی بەڕزە کۆپتەر 6 کۆپتەر جوندیە کردە خوارەوە جاچێک کردە خوارەوە. ئێمە کە لەو شوێنەی کە حکومەت ئینجا جاشەکانیش بەپا لەگەڵ جێشە بە پێ دۆڵ بە دۆڵ دەگەڕان. ئەو شوێنەی کە گومانێک لە سەرچاوی ئایولەیە کە پێشمەرگە ئایولێ دەخوات ئەویان دەکەن. شوێن زۆر مهم بوو چکەنێت ئەتوانی لە شوێنەکە بمێنیتەوە کە جێشک بێ وایە لە شوێنە وای زۆر هیچ جێشک نەبووایە و یعنی تەنها ئێمەش زیاتر وایە خۆت بشاردایەتەوە لە سەرەتاوە. شێوە ژیانێکی تازە کە زۆر زەحمەت بوو بۆ وڵاتێک کە خەڵکی تیان نەمابێت. وڵاخی گوێدرێژیان بدە یان کوشت، سەگیانە کوشت، حیوانە بیان بینە حیوانەکانش ئەبردانی لەبەرەوەی کازان ئێمە ئیسفادەی لێ ئەەکەین بەڕاستی کە بارێکی پێ بە یاخود نەخۆشکی پێ ئەگوازیتەوە نەخۆیان شتێکی پێ ئەگوازیتەوە. ئەو ڕۆژە 22 پێشمەرگەمان شەید بووی لە تازە شار. وتم کاکە جێ شارە تازە شارە بەیانی و نیم سعات جاشەکەی پێمان با مناڵەکانمان دەرکەین شەو بنێن بۆ سەرڕەش. وەڵام نیان نارد من مناڵەکان خۆمم نارد وەڵام بەیانیزی و کاکسەی محەممەد جەنازەیەکی لە چەوریەوە هاورد لە لەک بینێنە قەوت کاکە کۆپتەر هات سوارمان سەرمان بوو. ئیتر وەزعێکی خراو هەمویان ڕایان کرد مناڵەکانشان جێ دوای ئەوە من خۆم مامە و لەگەڵ کوڕێ خوشکە زامە و دوو پێشمەرگە حەزب شووعی شوێنمان هەبووە
کۆپتەر زیاد لە 14 سووریا تۆ و بیلعانە ئەو کاتە بە وڵاق شتمانە کرد وڵاقە سەرەکە ناو ئەو شوێنە پێمانیت ئەیاندالی کۆپتەرەکە نێزانانی ئێزانی شتێکەیە نێزانی کامە شوێنەکەیە دوای ئەنفال نەمانەتوانین ڕوبەڕووی شەڕی گەورە بووینەوە بەڵام ئەتر محاولەمانە کرد بمێنینەوە هێزەکانمان بمێنێتەوە بۆ ئەوەی لە ناوچەکە نەڵێ ناوچەکە چۆڵە ئەو کاتە جاش و جێش و خیانەتکار زۆر بوو لە ناوچەکە بە تایبەتی لە کەلار و لە دەربەن و لە باوەنور و لە کۆکۆ بەرەو ئەم منتیقە هات بە کۆپتەر و بە هیچ سوار سەرتە بوو نەتەتوانیت مقاومە بکەیت لەبەرەوەی هیچ نەمابوو هیچ ئاسارێک نەمابوو ینی تەقەمەنی بەڕاستی هەمان بۆ وەڵام جوزێکی کەم بوو ئەتر وەزعەکە بەو شێوە بوو ئەبێت و پارتیزانی بەکاربهێنایە ڕۆژی 22 شوباتی 1970 سوپایەکی زەبەلاح بە هەموو دەسەڵاتەکانی کوشتن و وێرانکاریەوە یەکەمین قۆناغی پرۆسەی ئەنفالیان لە گەرمیانەوە دەست پێ کرد ژمارەیەک پێشمەرگەی یەکێتی و پارتی و حزبی شیوعی بڕیاریاندا لە ناوچەکە بمێننەوە بەڵام وەک خۆیان باسی دەکەن ڕوبەڕووبوونەوەی سوپاکە لەوە سەختتر بوو کە لە توانای ئەواندا بێ هەر بۆیە تەنیا دەیانتوانی بەرگری بۆمانەوە بکەن جارێتر ئەوەی کە ڕووخاوە دووبارە شۆڤل لێداوە بۆچی بۆی کە ئیتر بە هیچ شێوێ ئاساری خانوو یان دیوار نەمێنێت ینی بە جۆرەتر بە بیرکردنوی ئەو بە بیرکردنی ئەوگە خانوو نەما ئیتر ژیان نامێنە ژیان نەما پێشمەرە ناتوانێت بژی خەباتێکی زۆر خوێناویتر بوو لەوانە مەفردانی ئێمە ئەو مەفردانی ئێمە بە گوێرەی پێویست چالاکی عسکەریان نەبوو بەڵام لە ڕوویەکی ترەوە بە شێوەیەکی تر پەیامەکەی ئەگەیان ئەوشەوە بوو دوژمن ینی دڵ شەق بۆ ئەوەتە تو هەچی وت پێشمەرگە هەرما بەبێ خەڵک تەنانە بەبێ گیان لە بەرەکانیش بڕیارمادا هێزەکە بکەینە مەفارز وەکو مەفارز مەفرەزەیە بۆ داوێ بنێرین مەفرەزەیە لە زەنگ نەمایەوە مەفرەزەیە لە ناو بابلێن لە منتیقەی قاورکەرەم مایەوە منتیقە مەفرەزەیە لە شوان مایەوە مەفرەزەیە لە هاتین بۆ چوارشاخ مەفرەزەیە بۆ سنووری جاف بەو شێوەی هێزەکانمان دابش کرد لەبەرەوەی هێزەکە زۆر بنیێمە کە گەڕاینەوە بەتانە چوار تقریبا زیاتر لە هەفتەوە پێنج پێشمەرگە زیاتر بوون بۆ ئەو کاتەش زۆر بوو خەڵکی دیەکان لە دەرەوەی دیەکان مەرجیان دروست کردو مەرجەکان خواردنی احتیاجیان تیانەوە چکەم پێشتر ڕژێم ئێرسی دێنا ئەوان ئەو مواد احتیاجیان کە دانابوو لە دەرەوە مەسەر شەکەرە برنجە ڕۆ لە چییە ئێمە دووبارە ئەو خەرازەمان کۆ کردەوە ئەمە قسە ناو تەنکی بۆی خراو نەبێت لەوەمان دەخوارد ئەم خاکە هەر لەو ساڵەدا 6 قۆناغی دیکە ئەنفالی بینی سوپاداخی 8 ساڵ شەڕی ئێران و بەردەوامی شۆڕشی کوردستانی بە خەڵکی ئەم ناوچەی ڕشت و لە ماوەی ئەو ساڵەدا بیابانەکانی باشووری عێراق زۆرتر لە 180,000 مرۆڤی بێگوناهی قوددا ئەمە چکە باخاتێکی میمیتیای و نێزێکیشی زۆر ڕۆیمان بۆ نێزێکی کفری لەبەرەوەی ئەو نێزەکە شارەکان لە دوورەکان باشتر و زۆر کۆپتەرەکان ئەڵەسیا و جاشات ئەم ناوەیان جاشات تەواریات بۆ سڕە خواردن بۆ ماڵ خەڵکی ئەوانە زیاتر ئێمە ئەترسیان ئەوەی نێزەک بوو خۆمانمان حەشارەدا باشتر زۆر شوێنەکان کەس نەبا بەڵام لە منتیقەی چوارشاخ و لە منتیقەی زنانە هەندێک خەڵک ماوەلەکانی قار مام ئەمین مابووە بە کۆمەڵی کەس مابنەوە تەسلیمی ڕژێم نەبوون و وەک پارتیزانمانەوە لەگەڵ ئێمەشدا ئەوە مناڵەکانی ئەنفال لەو سەردەمە خۆیان تیا حەشارەدا لە دەیان گوندی گەرمیانە ئیسایش ئەو ئاساوارانە ماوە یەکێک لە ئاساوارانەکەی ئەو تەنورانە کە ئیسا ماوە هەتا بۆ نمونە ئێمە یەک دوومان لە گوندی زنانە نیان نەزانین چی بکەن ئێمە بووینە ڕێگا شارەدا بۆیان و بردیانمان بۆ ناو شار و ڕێگامان پیانیشاندا خۆی ماڵمان لەم دەیە بوو ئەمە بنەکەی ناوە ئەم بنەکە دەیەکی زۆر گەورە بوو چەند گەنجێکیان ما بووە دوانسیانێکیان هاتبوون بۆ منەی غەراز و یا منەی کەس و کاریان تەواریەکان هەرسێکیانیان شەید کردیان پێشمەرگەکانی ڕۆژگاری ئەنفال لە نێو سەدان گوندی وێرانکرا و چۆڵدا هات و دامانەوە ئەو گوندانەی کە ساڵانێک سێبەر و خوانەی دڵفراوان بوون بۆ برسێتی و ماندوێتی ئەوان ئێمە کە هاتینەوە سێرمان کرد چوو برادێکی خەڵکی گوندی تووکن با بڵێن محەممەدی ناو بوو دایکی جیان ێڵا بوو کە جیان نەلا بوو نەخۆش بوو خسییانە کونیەکەوە ینی دوای فترێک
ئەگەڕێن بە دوایە نیانە دۆزیەوە بەڕاستی پاشان ئیتر زۆر گەڕێن بە دوایە خێشی دۆزینمانە لە کونێگا لە لای تەپەسپی بە هەڵگیانی تیاما بوو لە دوای تاوانی ئەنفالی سێ هەموو مابوونەوە لە هەردەکان مەسەل خۆیان حەشاردا بوو زۆر جار دەچوینە لایەن هێندە واقعەکە مەترسیدار بوو بەڕاستی متمانەت بە زۆر خەڵک ناکرد. زۆر نامەردانە لێر هاوڕێ خۆیان شەو خەوت و بەیانی کاتێکیان زانی سەر هاوڕێگەی خۆی بڕێ و سەرەکەی بردە و لاشەکەشی بردە لە شوێنە فرەیدا زەلامێک کە بینی نەخۆش کەوت هەتاکۆ نەمرد لەو نەخۆشی هەڵەستیاوە. متمانەمان لا نەما بوو کە ئەمانە بڕۆنەوە ئیخباری بکەن کە چونکە حاڵەتی وا زۆر دروستە بوو سەری پێشمەرگیانە بردەوە زۆر جار لە هەندێک خەڵک خیانەتی ئەکرد بەڕاستی لەو زروفە. چەندین باڵندە و ئاژەڵی بەجێما و تێکەڵ بە چیرۆکی پێشمەرگایەتی ئەوان بوون بەسەرهاتی نەبیسراوی ئەو بێزمانانەی ئەنفال ڕۆحی ئەوانشی دروێنە دەکرد. کە گەیشتن ئەلیانی کۆن دەنگی پشیلێکمان زۆر بە کاریگەر بیست دەنگکە ئێستش کاریگەری ماوە لەسەر من ینی دەنگکە زمانی حاڵ خێراتن ئێمە کرد خۆشحاڵی نیشانەدا کە ئێمە هاتین ئێمە بینی بەشەری بینی بەشەری لە زۆر زۆر نەبینی بوو زۆر بە ئاوازێ سیر بوو زۆر کاریگەر بوو تا ئەم دەقەش کاریگەری لەسەر من ما کە هات گەیشت پێمان ئیتر خۆی ئەساوی لەانە لە قاچی کەرەکان زۆر خۆشحاڵی بوو ئەندر هەر بە ئەوە نەبوو بە زمان قسە بکە دوایتر وردە وردە بەیەک ڕێمانەکە ناو ئەوە گەرمان لە ئاوای دوورکەینەوە ئیتر تێگەیشت خەریکە ئێمە ئەو جێتیان ئەوەکەی پرگوێ خەین دەستی کرد هەمان ئاواز و هەمان میاو کە ئیتر زۆر کاریگەر بوو یەکێ لە ئاوڕێکانماندا بەزی و خسێ بەردەم خۆ ئیتر بێدەنگ هەتا ئەو شوێنە کە بۆی چوین دەنگینە ماهتاویتر بۆ هاوڕێمان ماوەکی زۆر زۆر ئێمانە بوو ئەویش وسەیەکیش گەرای مۆدیەکەی خۆمان تانجیمان هەبوو ئەم دوو تانجیە کە منیان بینی یەکیان لێرەوەیەکیان لە پشتەوە باوشیان کە دێن بنەوە وات دەزانی ناسیاوێکی خۆیان ینی ئەویان لە بیرما بوو کە ئەمە تانجی ئەمێ سەڵاو لێبێ جێ یادگاری ئەو سای ئێرەی شاد جێ یادگاری باو باپیر کە قەت ناچن لەبیر لە هەفتەی پێنج چوونەکانی قادر ئاگرێک دەستیان شەو ئاگرێکمان بینی کاتێک چون پیرەژنێکانەی دەزانی دنیا چییە کە چومان لای ئەوش بانگمانی کرد ڕۆڵە ئێوە چین خەڵکوێن چیەکەن کوا کوڕەکەم لەکوێیە تقریبان تێک چوو بوو دایک کەریمە مەفتەغاری بوو کوڕێکی پێشتر شەهید بوو چومان لای چیت گەرەکە ڕۆڵە چیمان هەیە سێرەکەن کۆمەڵێ ئەوەی کە لەبیم ناچێت پشی لە ساگ عەلە شویش مامری کردوویەکە ئەمە هین من هەمووی هەمووی هین منە ئیتر چیت پێویستە دادا وتی وەڵام من چایم پێویستە گەڵا چایم نییە چەندێکە چایم لە خواردووە بەلمیلی دانابوو بەلمیلەکانی بەتانی دایەبانیە ئەمەی کردیۆ ژوور کە ئەو شەوی لای بوون بۆ بەیانەکەی بەداخەوە جێشێکی زۆرات ئەم پیرەژنەی ڕادستی نوگرە سەرمان کرد بدی بۆ نەوە سەرمانە نوگە سەرمان باسی ئەوەی کردبوو کە ئێمەی بینی بکە منی دێناسی پیاوێک بوو کاک عەلی ناو عەلی عارف کچێکی ئازەوی هەبوو کچەکەی هەر لەوێ ناو جەماوەرەکە گوم بوو کە گوم بوو ئەم پیاوە بە هەموو شێوەیەک ڕایەکرد و ناو خەڵکە منەی کچەکەی یەکرد کچەکەی نەدۆزیەوە لە یەکتری دابڕوان ئەو مناڵەکانی هەموو پیاچوو ئەمیش پاش چەند ساڵێتر ماوە و ئەویش بەدەستی حکوومەتی عێراقی شەهید کرا ئایلەمان بینیەوە مناڵی خۆی نەیتوانێت لەگەڵ خۆی ببات خەڵکمان بینیوە
نەزم چیتان پێ بڵم ئەو دایک و باوکە کە مناڵەکان بەجێهێشت بوو لە لای سەگرمە خوا شاهیدە خۆمم گردە کۆڵمەوە ئەگەر بکوژرامایە مناڵەمە بۆی ڕزگار بکردایە بەڵام نازانم بە کەسیان نەوت وازان بەجێ مابوون مناڵەکان بەجێ ئەگنا پێشمەگە ممکن نەبوو ئەو مناڵە بەجێ بێڵێت گوێنم بچێ زۆر زڕی پاچوو بێڵە یاری زەینم بکە کوەر بۆ خۆمایی کەسمە خۆزگە مەخواست تەنیا بۆ دقەیەکی گوێم لە هۆرەیەکی ئەو خەڵکە بێت ئەو خەڵکە دەنگخۆشەوە تیاچوون و ڕۆیشتن و نەمان ئیتر بۆ هەر یادگاری ئەوان ئێمە هەموو ڕۆژێک برینەکانمان بە چەندەها شێوە کولیاوە مانگاکەیان گۆرەکەیەکی بوو کە ئێمەی بینا دیار بوو 2 ڕۆژ بوو یا شەو ڕۆژێک بوو بەچکەی بوو کە ئێمەی بینا بەڕاکردن بەچکەکەی جێ هێڵا و چوو ئاو بخوا ینی ئاوەکە تقریبن چارەکە سعاتێک دوورە بوو ئێمە کە وەستان لە دەوری گۆرەکەی بە چارەکێک ڕۆشت ئاوی خواردەوە گەڕایە چۆن بڵێ هیمایەکی وەرگر کە زەمانەتێکی بەچکەکەی وەرگرت چوو ئاوی خواردەوە گەڕایەوە لای بێچوەکەی چەند مانگی بەلان فالەکە ڕێکەوتنێکی باشە بوو لە نیوان هەموو هێزەکانی لەشکری کوردستان هەموو حزبە سیاسیەکان هێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بە ئازادی ئەیانتوانی لە ناوچەکان گڕ بخۆن بەڵامتر ئەوە بوو تەمەنێکی کەمی بوو مەسلەی ئەنفالەکە نەبوایە ئەگەر ئەو 1970,000 شەهیدە نەبوایە ئیسە لێ لاموت خۆزگەمان بە ئەنفالەکە کە کورد هەموو یەک اینجا بزانت چۆن ئەو مووقفە کە لەوێ کار عوسمانمان بینی کار عوسمان محازرەیەکی دا ئێمە دەبێت بەرە پارتیزان بدەین بمێنەوە کار عوسمان و کار عوسمان لێ بوو شەید حەماخە لێ بوو جەماشی حەمیدی لێ بوو کار عەبدولخالق بوو دانیشتین یعنی بۆ هەمەهەنگی بۆ معلومات ئاڵ و گۆڕکردنەوە هەمومان پێکەوە ئینسحابمان کرد دیلەوە زیاتر چی بێت هەر هەمووی پێکەوە ئینسحابی کردووە ڕێکوپێکی منەزەمی و قەراری هەموو حزبەکانیش ئێمە ئەو شاخ و داخی ئاودار و بەردار و دارداری قەرەداخە بەجێمانێشتەوە هاتین بۆ ئەم گەرمیانە هێلیکۆپتەر تەقەی لێمانێت قەراری هەموو بەرەی کوردستانی بۆ کاتە بەرەی کوردستانی پێوت نەیانزانی مەس هێزێکی زۆر من دەلیل هێزەکە بووم لە قولیجان و بۆ کوردەمیر و نەیانزەوتی ئەوە چییە مەسەوتمان وەڵا ئینسحابە وتم ناڕۆین بەلای بەعزێمە هەر هیچ نەبێ گۆشت سەگە خۆی سەگەکە ئەکوین و گۆشتەکەی خۆین ناڕۆین و بەلای بەعس بەڕاست ڕۆژی 25/8/1970 زیاتر لە 20 تیپی پیادە و 30 کەتیبەی تۆپ هاوێژ و نزیکەی 250,000 سەرباز بە هاوکاری زیاتر لە 163 فەوجی ئەو کوردانەی چەکیان بۆ ڕژێم هەڵگرت بوو لەگەڵ زیاتر لە 60 بۆردومانی کیمیایی دووەهەمین قۆناغی ئەنفالیان هێنایە بادینان. ما دو سيارة اك صوت اك جي عطل بو دمونا السلفي شورعي الفيروستي دمي قوات عسكري هوتي يا انفولي ما ديت ما معلومات جهبون ام هوتينا كميديا شورعي ما سيرتون صوتا وقواتهم ما روصون تودين زفرين فبلو يقدر شباب ابد تشينجي الرافين شونا فوجو بيبودي تقريبا 2 ساعات وما شال قال كي حطوا مغرب سرسين كيت كالوسوس ام سرسين كبسيني وكي عملياتي ديتري يعني جرقنا مو بكو دي انفور داس بيك اما جينا زوني انفور بلاستي ولا هوت ولا مهوتي قلتي اسهوت قلت عملتو هرا بوستاي بابا دي كما قري داف شهيد مرودي مرود مو بالفيل المقري وداو ضربوز بيتهيد بو بري غوري تو بوستاي با بولجنو ميدي ما قلت والله ام هوتين ما بوستاينو برا مقري ولا مليدو اشوما لجنو ميدي وقتاش لجنة زوري مهوتي ما فا يعني شتان فولي داس بينا كلبو ام شاش بيش ما جاشونو ايك مهدي ايك مظفر ايك فرهاد ايك فرخو ام شاش بيش ما جا ابوني الكاميني الويلي عليه وقوات هوتن مصطفى الويلي ولا اوربيجي الويلي دونوزي اوربيجاك دونوزي ساردوشي ولا دوي جيب فيلي عطل كل سري قندي جيبك شونو صوت يوديشي
پیش مگه می پیک ورا میلی کدی ولی جیب صوت وقتی جیب صوتی ما محوله که هم قصو جیب بکی اون حوالی ما گوزی که نشن دیوا کشین علی جرگیز دفاع بود ولا اول جیبی تون که هنه او تون که اوه او ولی بو سلبی کیسیه ما قلت لك او ما بكوشيتن يبوب دانجي بو وينجي شادي بو يوم اكو دانج بو بس ما قلت علي ما ناكوشها يعني ام او وين ام جاشنا شورعي وبشتي ابو ام هوتين وام كاتينا ام فولي وام موين البيت تحته هي تقريبا نهر جو ما نانونو ناوف شنا بقولوك شوي مقر لقيه قلتي وريكوتا وقتي ام نشومتي جاي كدام زورين كنا كيمين طرونش امودنا طرونش ويرام 10 جو موين الويري بشتين جابونا سي واجبه منظمه عندك بتشون بري غوري ام شاش حتى جي تشون بو تركي بشتيوي وقتها انفو ولد ماجيك جلال سليمان وامين احمد وجلال سليمان وامين احمد وعبد الله حجي ويسي اف هرسي هولد ماجيد ريك خرو مابون كدنا دست دجمني والانفول دو وبرن وكشتن عدوم كرن پێشمەرگەکانی پارتی لە قەراقی ئەم شقامەدا ڕوبەڕووی ئەو کاروانە سەربازیە بوونەوە کە هاتەبوون خەڵک بەرەو چاڵە مەرگەکانی بیابان بگوازنەوە و دوان لە ئۆتۆمبیلەکانیان سووتان بەڵام دواتر ناچار بوون بەرەو چیاکان پاشەکشە بکەن بۆ ئەوەی گەمارۆ نەدرێن الويلي مصطفى هو الفيجري هاني الفيروس اجراءها بو الويلي مصطفى اوربيجي دون دوري مصطفى اول ويلي اول الويلي هو اف اسمته هو الفيلي ابجي نقطه في بو اسمات حسني ابجي بو او الفيلي دي فوق التلفزيون هو الفيلي يدي الفيلي شي بتشون بو كاملين هو صابو شنا قلنا كيرها نو باوريو شي اويدا ساجيك بو بازا زونن ساجيك بو درسك بو كاسم بو چيكن همي بچون پشتی یک قلا کلی یا قلا راش سپید خوب بالایی که جنب پشماگی که پیخوده و کتا ویریو ام چون بولو که ام نشون بچین ام زبری نبا تقریبا 12 سروا موینل اویدی ام بونه 3 قسم هندک چونه بری گوری ام چون بچین منطقه ساسین که ام نشون بچین ام زبری نبا چند روزه که دام موینل ویریو الله ما خوش شورای دابوس کم چونه تیکی همو گیزی نوت و 8 انسان کتنی ام فولی اما قلتن ظلمتون هالويلي قلت له برن عن فولي يدفون كنتو قالك وقلت له برنو وقتی ما قلت يا فولو هوتو خلي ام حميده در بدر بده چين سنوري برف سنوري چين الويري صدمه بو جنكوي چه بو اقدام الدستمر و زوروكت في 11 زوروكت جا حاجه شهيد جبوري كدنا دستت برويت وي و يتكسو كورو و سرپشتوان کرو و اوجي برف سنوري ببر حتى مون يده 25 8 انفول بو حتى نزو 15 16 مون يده مون لە یاداشتی چاوفرمێسکاوی ئەم پێشمەرگانەدا ئاواییەکان تەنیا قوربانی ڕۆژگاری جەنگ نین بەڵکو سفرە و خوانە دڵفراوانەکانی شۆڕش و بەرماڵی ئەو نوێژی نزایانەش بوون کە دەپاڕانەوە زریانی ستەم سەنگەرەکان هەڵ نەکەنێ هەر بۆیە بیرۆریەکانی شۆڕش لەم ناوچانەدا زۆرتر دەگرێن بريشان جرام قلت كجودي وخاني وعجمائي ويلي بركي خلوم والجر خوف فمي من زاجلو جو ولا ضلا بقو فبرو